کنکشن لێرە لێ دەنگی ئەمریکا لە واشنگتن و هەروەسا کاناڵی NRT دگەلوە دە بەرنامە ئیرۆدا ئەس دەخیلی شەمۆ منیش بڵێن ساڵح ئازیزانم لەم بەرنمەیەدا سوپاسسالاری عراق لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە و دیدارێکی تایبەتی هەیە بۆ بەرنمەی کورد کۆنێکشن هاوڵاتیەکی ئەمریکایی بۆتە شەڕبان لە ناو هێزەکانی یەپەگەدا ئەمە بێلەوەی کە سەرۆکی ڕێکخراوی پەیوەندیەکانی کورد ئەمریکا لە دیدارێکی تایبەتیدا لەم بەرنمەیەدا ئامادە دەبێت. خۆشەویستانم سەرەتا لەگەڵ هەواڵەکانی جیهان. ئەماداریا لەشکری ئەمریکی لە ڕۆژهەڵاتە ناوین دەبێژە کەمپێنە لێ دژی ملیتانین دەولە لە ئیسلامیە لە عێراقی و لە سووریا کاریگەریە PTV دکە لێ وێ دەمەک درێژی ڤەکێشە. ئەندامانی پەرلەمانی عراق هاوکاتی شەڕەکانی دەوڵەتی ئیسلامی کاندیدەکانی سەرۆکوەزیری وڵاتەکەیان پەسەند کردووە بۆ پۆستەکانی وەزیری بەرگری و وەزیری ناوخۆ. حکومەتە نایجیریا ڕادگەهینە و ملیتانین کۆمەڵا بۆکۆ حرام ڕازی بوونە لەسەر ئاگربەستی و هەروەسا ئازادکردنە خانمین لە مەها نیسانی وان ڕەڤاندین. ڕێکخراوی تەندروستی جیهانیش دەڵێت ئەوانەی تا ئێستا بە نەخۆشی ئیبۆلا مردوون ژمارەیان زیاتر لە 4500 کەسە و بەلانی کەمیش 9200 کەسیش تووشی ئەم نەخۆشیە هاتوون. سلاڤین دووبارە گەلی تەماشەوان هێژا مەزنا قۆماندارین لەشکری ئەمریکی لە ڕۆژهەڵاتە ناوین ڕادگەهێنن کوهێریشن فڕۆکن هەفبەندیاوان لە دژی ئارمانجین ملیتانین دەولە لە ئیسلامیە لە عێراق و لە سووریا کاریگەریە پێویست هەیە و دکەژی لێ وێ دەمەکی درێژ ئەف کەمپێنە ڤەکێشە. لە چەند ڕۆژێن داویە هێزن ئاسمانیان ئەمریکا سەنگیا بۆ بەبارانکردنا خۆ ئێخستە سەر دەڤەرین دەوروبەری باژێرە کوبانێ لە دەمێ چەکدارین دەولەتە ئیسلامی هەر ژە ناوەڕاستە مەهانە بزاوێن دەست بسەرگرتنا کوبانێ دکن. ji egera hêrişên asmaniyên Amerîka stûnên dîkê lareş bi ser Kubanê bilind bûn û dengê teqe û teqîna hawina heta aliyê diye tixîbê Tirkiye vedda. Komandarê bilindê leşkerê Amerîka li Rûjhilata Navîn General Lloyd Austin li Wîzareta Berevaniya Amerîka Pentagon hêrişên asmaniyên Amerîka dijî çekdarên Daişê bo rojnamevana aşkira kir. ئێمە تێبینی گۆڕانکاری لە ڕەفتار و تاکتیکی دوژمندا دەکەین کە ڕنگدانەوەی کەمبوونەوەی توانا و سنوورداربوونی جوڵانەوەیانە بە ئازادی. بۆ نمونە چیدی نابینین لە سەرانسەری وڵاتدا بە قافڵەی گەورە هاتوچۆ بکەن. لە ئێستادا بە زۆری بە ژمارەی کەم بە ئۆتۆمبیلی مەدەنی هاتوچۆ دەکەن. ئەمەش بۆتە هۆی کەمبوونەوەی هێز و توانای شەڕکردنیان. هێرشên asmaniyên Amerîka pitir çir û pir dibin li demê şervanên Kurd bi dirêjehiya mehekê berxudanê dijî çekdarên Daeş bû parastina bajêrê Kobanê dikin. ئێمە لێدانی ورد و کاریگەرمان لە سەریان هەبووە. بۆ نمونە ئامانجمان ئامێرەکانی پەیوەندی داعش بووە. ناوەندەکانی ڕێبەرایەتیان جێگای کۆبوونەوەی ئۆتۆمبیلەکانیان تانکەکانیان و هەمڤیەکانی لە سەربازەکانی عێراق دەستیان کەوتووە. هەروەها پاڵاوگە نەوتیەکانی لە ئێستادا لە ژێر کۆنتترۆڵی داعشدایە. داعش لە فرۆشتنی نەوت بڕێکی زۆر داهاتی دەست دەکەوێت. بۆیە بە لێدانی ئەم جۆرە دامەزراوانە ئێمە تواناکانی ناهێڵین. دارایی و سوتەمەنی بۆ بەڕێوەبردننی کارەکانیان پەک دەخەین. Çavdêriya mafê miroviya Sûrî dibêjitin Peter ji 606 kesan her ji demê destpêkirina hêrişên çekdarên dewleta İslamî bi ser Kobanê yet hatîne kuştin. Xalid Fettah, Dengê Amerîka. ئازیزانم ڕۆژنامەکان لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا هەموو ڕۆژێک دەتوانم بڵێم راپۆرتی تایبەتیان هەیە بە تایبەتی لەسەر شەڕەکانی کۆبانی هەروەها دەخیل وەکو دەزانی لەسەر ئەو هێرشە ئاسمانیانەی کە هاوپەیمانانی بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیکەنە سەر بنکەکانی داعش. کاریگەر بن چونکە هەندێک راپۆرت و هەندێک دەڵێن کە کاریگەری زۆر نەبووە بۆ ئەوەی کە داعش لە هەرێمەکە دوور بخەنیانجی لە ناوبەرن. دوو جۆر شێوە باسی دەکەن. یەکەمیان ئەوەی کە ئێستا تۆ ئاماژە پێکرد بۆ نمونە لەم راپۆرتەی ڕۆژنامەی نیویۆرک تایمزە لە ژمارەی ئەمڕۆیدا ئاماژە بەوە دەکا کە دەڵێ بڵێ هێرشەکان کاریگەریان هەبووە بەسەر ئەو هەوڵانەی کە داعشەیدا بۆ کۆنتترۆلکردنی کۆبانی ئەگەرچی هێرشەکان کۆتاییان پێ نەهاتووە لەلایەن داعشەوە بەڵام توانیوێتی داعش دوور بخاتەوە و وەرچەرخانێک لە ڕەوشەکەدا دروست بکە ئەگەر
ئەوەی پێشتر دەگوترا کۆبانی لە ئانووساتی کەوتندایە ئێستا ئەوە زۆر دوورکەوتۆتەوە بەهۆی ئەو هێرشانەوە. بەڵێن هەر تو بەحسی نیویۆرک تایمز دکەین نیویۆرک تایمز راپۆرتن خۆدا دیسان ڕۆژە بەحسی هەندێک دیکە کۆچاو هەندێک سەربازین ئەمریکی لە عێراقی بوونە دیارە کاریگەریە چەکی کیمیایی لە سروان دیار بووە ئەو بەحسی چیرۆکێکی دیکەن لە مەها 2008 لە نێزیک تاجی دەمەوان ئەمبارن چەکی لە تاجی ژناف بن یان تەقاندن دیارەوان هەست بە تشتێکی کردە لێ ئەو تشت هاتبوو بەشارتن هاتانەها ڕۆژنامە نیویۆرک تایمز دیار دکە کە چاوە ئەو چەکی کیمیایی بووە کە عێراقی هەیە و هەتانەها ji ber چی نایەشکەرەکردن ئەو کێشەیەەکە. بەڵێ بێ لەوەش ئاماژە بەوە کراوە هەر لە راپۆرتێکی تری ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا کە زیانە گیانیەکانی خەڵکی سیڤیل ئاکانی ئەو هێرشە ئاسمانیانە دەشێ هەوڵەکانی حکوومەتی عێراق کێشەی تێبخا بۆ ئەوەی پشتیوانی عەرەبی سونە بە تایبەتی لەو ناوچانەدا بەدەستبێنێ کە هێرشەکانی تیادا دەکرێن. ئازیزانم ژمارەیەک هاوڵاتی ئەمریکایی پەیوەندیان کردووە بە یەکینەکانی پاراستنی گەلەوە واتە یەپەگە لە شەڕەکانی کۆبانیدا یەکێک لەو هاوڵاتی ئەمریکاییانە بریندار دەبێت. برایان وۆلسن یەکێکە لە شەڕبانە ئەمریکاییەکانی ناو یەپەگە. زانە عومەر پەیامنێری دەنگی ئەمریکا دیمانەیەکی لەگەڵدا کردووە و لەسەر بنچینەی ئەو دیمانەیە ئەم راپۆرتەتان بۆ ئامادەکراوە. پترا جدو مهان شروان کرد لباجار کوبانه برسینگ ملیتان تندرین کومالا بناوی دولة الإسلامية دگرن. رنگ بر خدانا شروان کردین بناوی ایکین پاراستنا گل یپگی زیده بزحمت با بی هریشن بردوامین فروکن هف پیمانا بربراتیا امریکا لدیجی و کومالا اسلامیه تیناسکرن بناوی داعش. برخدانا شروان کرد بویا بحثی دزگهن راگهاندنا جیهان بتایبت جبرکو جدمی هریشا برفرها داعش لمهاشش خزیرانه کم جارا و برخدانا هندا بهز یا وکا یپگی دیتیا. دوی بینه داتی گوتن کو امریکی تبلی هزین یپکی بونا ایک جوانا بناوی براین ویلسون. از جروجاوا حز دکم جگل کرد حز دکم نبس کردان بتنی کریستیان مسلمان چچنیان ارمنیان همو خلک روجاوا مروف دوستن میوان دوستن. خانمین شروان یپگی لگل میرین شروان وان وک هفن او هر تشتی دکن او شروان باشن گلکی پیگری دوزا خوانه گلکی بجیگرن و ناترسن. براین یه 43 سالی جویلات تا اوهایو او سربازه که بری یه امریکی بو دکریار باروفا بیابانانده او تیدگهتن که بهریشن فروکان داعش ناهی تجناف برن و یا پاگی پی تی وی به آلیکاریا جیهانی هیا و بتایبت یا امریکا. از هیوی دکم که امریکا ولاتین دین روجاوا و ناتو کارن زیده تر بکنو بهتر فشار دینن سر دولت اسلامی ما پیدوی به بهتر آلیکاری هیا دوی امگرانی لسر داعش بهلن چندی بکاربن بله یپگی پیدوی به چک پیشکتی تر هیا تکنولوژیا پیشکتی تر و آلیکاری و نیازو شیانا شر داعش هیا او بهتری 2 سالان او وی شری و شر کوملین دنین تروریست دکن اگر وان چک باشتر و تکنولوژیا پیشکتی هبا ده شر داعش جوان را حسانتر ببا. براین دبیجا او کیف خوشه بجداری شری لدیجی داعش ببا و زحمتیا وی دیتی بتنی زمانه لی او خفیری کردی دکا دیار براین نبتنی امریکیه تفلیهزن کردی دبا و هرچابه جبو امریکیان و حکمت امریکی پرسک مازنه دم هفولاتی کیوانا بکفت ناف ریزن شروانین بیانی. ام آگاهداری و راپورتانه لجبر زانیارین کسایتی من نوید هرتشتی بیجم مهجداری دانه هفولاتین امریکی جهاتن و چونا سوریه و هر کسی لوی داره مای زی و گرد ام دخما هر هفولاتی که خودانه بجداری کارن لشکری ببه راست خما مای مازن او امریکی تولی داعش بونه لی ام هجداری دیدن امریکیان نچن و هرمه. Any citizen from traveling there for any purpose. خانم جنساکی پیفدارا وزارت دربه امریکی دزانه هاولاتین دین امریکی جی دگل ایکین پاراستنا گل شر کومالات تروریستیا الدولة الإسلامية دکن و اوه نجارا ایکی امریکی تولی شروان ملت دی دبن.
ئەف چوونانە ڕێکوپێک بۆ ئالیکاریە ڕێکخستیەندی بۆ شەڕێ تەرورێ بێ هەمپایە لە ساڵە 2010 هێزن پاکستانی ئەمریکیەک گرت ئەو بچەک بوو و دویە ئوسامە بنلادن بکوژیت وەک تووڵەیە کوشتنە ئەمریکیان ئەف جا بێگومان کارên وەسە بوونە و دبن. براین وان ادعاان ڕەدێکە و یاپەگێ ڕێخستیەک تیرۆریستیە ji ber peywendiya wê amûkim digel PKK. چما یەک یەپەگێ وەکو کۆمەلەیەکە تەروریست بدە ناسکردن ئەو li virin li rojavane li ser erdê xwe li Sûriyê şer ji bo welatê xwe dikin û ji gelê xwe re û tevaya gelên rojavayê Sûriyê re. Îca çima yek wan wekû terorîst bide naskirin, Daeş terorîst e ne yepegê, ez kêfxweşim ku ez bi wan rame. Ev Emerîkiyê li navşervanên yepekê bi navê Zagrostê naskirin, di hevpeyvîna digel peyamnêrê me Zana Umer da peyamekê ruhin ji bo Emerîkiyan hebû. Min divêt ew bizanin gelê Kurd û gelên Rojava bêhtirî ji 2 salan şerê Daeş dikin û wan pêdivî bi alîkariyê heye û divêt ew giraniyê deynin ser hikûmeta Emerîkî, NATO û welatên diyên Rojava heta bêtir alîkariyê bikin. بەڵێ هەفکاری مایە یان پەیامنێری ما لە قامش لۆزانە عمەر ئەفەڤین بە زمانی ئینگلیزی لەگەل ئەوی شەڕڤانی ئەمریکی کردبوو و گەشتیا ڕێزین یەپەکێ هەڵبەژی باوەریە حکوومەتە ئەمریکیژی و چەند کەسین دیژی مەبیست لەسەر مەسەلاک و چاوە ئەمریکی بچنە ناف ڕێزین بیانیان شەڕاندا بەڵێ تو دزانی کە پرسەکە گەل لەگەلک هەستیارە زۆر بە هەستیاری سەودای لەگەڵ پشتی و هەنێک ئەمریکی کەفتینە ناف ڕێزین داعش شتێکی گەلک بە هەستیاری بەرەی خۆدەنی و ناوێن چ زانیارە بژن لەوانژی نەوێن بێژنکانی ئەگەر ئەف ئەمریکین دیکەونە ناف کۆمەڵێن دیدا ئین و شەڕی تیرۆریستاتکەن ڕاستە یان نەڕاستە وەکو لە راپۆرتەکەشدا یاری بەرگۆمان کەوجم پساکی دەمڕاستی وەزارەتی دەرەوەی وڵات هێگرتوەکانی ئەمریکا دەڵێ ئەوەی کە ئێمە دەیڵێن وەکو وەزارەتی دەرەوە ئەوەیە کە هەوڵاتیانی ئەمریکین نەچن بەرەو ئەو ناوچانەیە بەرەو ئەو هەرێمانەی کە ئەم جۆرە مەترسیانەیە خوشەڕی تیادایە ئاژاوی تیادایە هەر ئەم دێ مەسەلا شەڕی داعشدانە بەری چەند ڕۆژان سەرۆک باراک ئۆباما کۆمبوونەکە بەرفرەه کرد دەگەل ژمارەکە قۆماندارین لەشکری ئەمریکی و هەروەسا مەزنە ئەفسەرین لەشکری وڵاتین هەفبەندین ئەمریکا دیشەڕی ملیتانین دەولە ئیسلامیدا داعش لە عێراق و لە سووریا گەلۆ چێ دوێ کۆمبوونێدا هات گوت و بێشکردن هەفکار معتەبەر شێروانی ئەف پرسیارە ئاراستەی فەریقی یەکەم و سەرۆکی ئەرکانی سوپای عێراقی بابەکر زێباری کرد. ئەمە کوبوونەوە چەند میحوەر بوون. طبیعی لەسەر داعش هەموو دەستگاکان هەر یەکێک راپۆرتی خۆی تاقدیم کرد ئەوەی ئیستیخباراتە عملیاتە تەختیتە وەنە هەر یەکێک ئەوەی کە چ لە داعش هەیە لەسەر داعش هەموو بوو مؤتەمەرین ڕوون کردەوە. طبیعی لەوێ هەموو پێکەوە متفق بوون داعش خەتەرێکە لەسەر عالم ئەبی عیلاج بکرێ و تەماشاشم کرد هەموو زۆر متحمس بوون هەموو زۆر متفقن تحالفێکی زۆر گرتووە و بەقووەتە و دەولەتەکانی بەشداریش هەموو بەتوانان مەسەل ئەڵمانیایە بریتانیایە فەرەنسەیە ئیتالیایە کەنەدایە ئوسترالیا لەگەڵ ئەمریکا دەولەتەکانی زۆر زلهێزن ئەوەی تریش دەولەتەکانی عەرەبیە دەولەتەکانی ئەوروپینە حتا ئیستا شێست و تشتێک دەولەت بەشدار بوونە بەس ئەوانەی کە فعلی داخل بوون ئەم 22 دەولەتە بوون و ئەزبەقیەتیاندا شەری داعش لە عێراق چونکە لەوێ مهەیەترە حکومەتێک هەیە جێیشێک هەیە قیادە و سەیطرە هەیە لەوێ زووتر دەتوانن معالجە بکەن لەگەڵ ئەوەشدا سووریەشی هیمات نەکەن بە بەردەوام لە سووریە و لە عێراق ئەوەی دەتوانێتەوەی بە تەیارە و بە قووەی جەوی لیان بدەن. بەڵێ ڕخنەگرانی سەرۆک ئۆباما دەڵێن کە ئەو ڕێبازەی کە ئێستا گرتوویەتە بەر لەوانەیە کاریگەر نەبێتن تەنها بەهێرشی ئاسمانی نەتوانرێت شکستی داعش بدرێت یا لاواز بکرێتن دەگوترێت پێویستێکی زۆر هەیە بە هێزێکی زەمینی جەنابەت لەو بارەیەوە چ دەفەرمووی ئایا عێراق ڕازی دەبێت کە هێزێکی دەرەوە داوا بکرێت تا ئێستا عێراق قبولی نەکردی هێزی زەمینی بێ و هێزی زەمینی عێراقی من تەسەوور دەکەم
ئەگەر پشتبوونێکی باش هەبی قوای جەوی و تایرانجەیش و تەسلیع و تەجهیز و تەدریب و دەتوانیت ئەویشە بکە. بەڵێ لەبەر چاگرتنی ئەوەی کە لە شوێنەکانی وەک بوو نمونە مووسڵ سوپای عێراقی شوێنەکانی بەجێهێشت و ئەو چەک و قورسانە هەموو کەوتنە دەستی داعش گومان لەسەر توانای سوپای عێراقیە. مشکلێکە ڕوودا ئەو مشکلێکە ڕوودا و ئەسبابیشی هەبوون ئیستا نەگەڕێنەوە پاشەوە بەڵام پشتی ئەو حادیسە جێش خۆی گرتەوە نەی زیاتر بێتە پێش پاشانیش دەست بە عملیات و هجومی کرد. ئەگەر بڕێ بگەرە چەند ڕۆژێکی پێش ئامرلی تحلیل کرد سلێمان بەگ تحلیل کرد ئەنجانە و خاڵس تحلیل کرد ڕێگەی سەرەکی بەغداد کەرکووک هەولێر و دۆک و تورکیا و ئەوروپا ئازاد کرا لە مناطقی مەخمول قەزای مەخمول بە کاملی قەزای قەرەقوش و ترکیە نیوبەنی و سەدەی مووسڵ عنزارە و زمار و ڕەبیعە و هەموو ئیشی چاک کرا لە پاش ئەو زەربەی کە جێشی عێراقی خۆرد ئەمە هەموو پێکەوە ئەو عملیاتە باشیان کرا و لە منطقەی تکریتیش ڕێگەی بەغداد تکریتیان کردەوە چونە سوپای کرد چون ئیستا خەریکن عملیاتی تریش لەبەردەستە ڕۆژانە ئەمڕۆ سوپای دۆزبای گوێتان لێ دەبی یعنی بەتەسەورم هاتی سەر بێ یعنی باوەڕتان بە سوپای عێراقیە کە هاتووەوە بەتاکید ئەگەر ئەو پشتیوانەیە کە دیتم ڕووی سێشەمبە ئومێدوارم بەڵێ پێم خۆش بوو هێندێک باسی وتەی سەرۆکی ئەمریکا بکەم کە دیارە بە پێدەستگاکانی ڕاگەاندن لە کۆبوونەوەکە کوتوێتی کە سەرۆک دەڵێت ئەمە شەڕێکی کلاسیک نییە ئێمە لە مەیدانی شەڕ شکستیان بدەین و ئەوانیش خۆیان بدەنە دەست داعش خۆیان بدەنە دەستمە بەس داعشە ئێمە شەڕی ئایدۆلۆژی تونڕەوانە دەکەین کە ڕیشەی لە زۆر بەشەکانی هەرێم دانراوە بەڕای جەنابەت ئەم شەڕی ئایدۆلۆژی تونڕەوی کە سەرۆک ئۆباما باسی دەکات چییە؟ ئەمە ئایدۆلۆژیای خۆکوشتنە ئینتیحالە مێشک شوشتنە بەناوی دینە هانی گەنجەکان دەدەن هانی خەڵقی بسومان دەدەن عەلاز ئێمە بسومانی حەقیقین ئێمە دژی کوفرین ئەمە بەس ئێمەینە بسومانی تر ئەوانە مرتەدن ئەوانە بسلمانی وڵاتەکانی تریش کەس لە ئێمە بە بسومان داناێ بەس خۆن نەبی لەبەر ئەوە ئەبی شەڕی سەقافیش لەگەل بکرێت ئەو وەزع بێتە گۆڕین خەلق تێبیە ئەمانە ڕازگونین دروزنن ئەمە بسلمان وانییە ئیسلام لەگەر ئەو تەعەدا و ئەوەنەدا نییە تەوەجوهەیە جەنابەت ئێستا کە لێرەنە ینی قسەتان لەگەڵ کاربرستانی ئەمریکا کردووە چ داوایەکی تایبەتیتان هەبوو لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا؟ ئێمە داوای تایبەتیمان نییە داوای داواکە ئەوە چون داعش لەناو دەبین پێکەوە تەنسیر بکەین خۆتە چییە؟ ئەوان چ بکەن ئێمە چ بکەین لەسەر ئەو شتانە ئەوش جلسم هەبوو لەگەل ڕێزەرکان جێشی ئەمریکی لەگەڵ قوای قوتی بەڕی ئەمریکی لە پەنتاگۆن هەرێکێک نزیکی سعادێک دانیشین لەگەلێکتر هەموو لەسەر ئەو تەکمیلە ئەو ئیجتیماع بووی لەوێ کردمان و مناقەشەی لەوێ کرا لێرە دووبارە ڕنیش دەخۆر تا داهی تەفاسیل بین چون دەتوانین بە زووترین وەخت بە ئاسانتر وەسع بگۆڕین. بەڵێ فەریقی یەکەم بابەکر زێباری سەرۆکی ئەرکانی سوپای عێراق زۆر سپاسی جەنابەت دەکەم بۆ ئەم گفتوگۆیە. تەشەکر دەکەم زۆر مەمنون. سپاس. بەڵێن خۆ دەزانیەوە شەڕی داعش بووە بە کێشەیەکی جیهانی بە شەڕێکی جیهانی هەموو لایەک هەموو کەسێک بەڵام سەیرەوەی لێرە ناو ئەمریکا کە بابەتێکی سیاسی کەوتوتە ئێستا لە ئارادایە ئەوش هەڵبژاردنەکانی کاتی نیوەی ترمێ یانەوەی کە پێ دەڵێن هەڵبژاردنەکانی بابەتی شەڕی داعش قەت باس ناکرێت شتی ناوخۆ باسەکرێشتی پێش دەچێت ئەنی هۆکارە سەرەکیەکە ئەوە بێ کە هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی ناوخۆیی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە کۆنگرێسە ئەو دۆسیانی کە تایبەتن بە
ناوخۆی ئەمریکاوە زیاتر کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکە. ینی یەکێک لەو دۆسیانە کە هەمووکو مەسلەیەکی سیاسیش لی دەڕواندێ و هەم دەبێتە بابەتێکی سەرەکی لە هەڵبژاردنەکاندا نەخۆشی ئێبۆلایە. باڵێ دەزانم بەڵام خۆ دەزانی و لە هەندێک ویلایەت کە کۆماریەکان هەوڵ دەدەن هەندێک کورسی نوێنەران بەدەستەوە بێنن بۆ ئەوەی ببن بە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەران. ئەویش یەکێک لە ویلایەتەکان و جەنەتی جۆرجیایە کە زۆر سەرنجڕاکێشە کیچی سیناتۆرێکی کۆن سامنەن بە ناوی میشەلن کاندیدا و ئەوەش دەیڤد پرۆدۆ سەرۆکی یان کوڕی فەرماندەری پێشوو سۆنی برۆدن دیسا ئەویش کاندیدە بۆ ئەم ویلایەتەکە پێشبرچی دەکەن بۆ وەرگرتنی کورسی یەکێک لە کورسیەکانی ویلایەتی جۆرجیا لە ئەنجومەنی نوێنەران. بەڵێن دەزانی ئەوە جۆرجیا ویلایەتی یان شوێنی سەرۆکی سینۆی ئەمریکا جیمی کارتەر بووە، بەڵام ئێستا زیاتر لەگەڵ کۆماریەکان لەگەڵ کۆنزەرواتەکان هاودەدن لەو وەختەی کە کارتەر لە 1970 دەخیل دیار نییە هەتا ڕۆژی هەڵبژاردن و بڵاوکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنیانی زۆر جاران پێشبینی دەکرێت، بەڵام پێشبینیەکە لەوانەیە وا دەرنەچێت. خۆشەویستانم باسمان لە مەسلەی نەخۆشی ئیبۆلا کرد. هەروە دێ و داواکانیش زۆرتر دەبن تا وڵاتانی جیهان پێکڕاکار بکەن بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئیبۆلا. لە دەمێکدا ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ لە وڵاتی سەنیگال لە ئافریکا نەخۆشی ئیبۆلا نەماوە. لێرەش لە ئەمریکا سەرۆک ئۆباما کاربەدەستێکی پێشووی کۆشکی سپی دەستنیشان کردووە وەک بەرپرس لەو هەوڵانی ئەمریکا دەیدا بۆ لەناوبردنی ئەم نەخۆشیە کوشندەیە. زانیاری زیاترمان لەم راپۆرتەدایە. کۆشکا سپی ڕۆژائینێ گوت مەزنێ ئالیکارێ بەرێ دووجیگرن سەرۆکان ڕانکلین وێ بڤێرۆلێ رابە. ڕێزدار ئۆباما ڕۆژا پێنجشەمێ پێشبینیە بنافکردنا بەرپرسێ هەوڵدانên dijî ئیبۆلا ئانی زمان. دەماوی دەستهلات داش بۆ هێزنە لەشکریە زیدەتر وەکو ئالیکاریە divê derbarê de li Rojavayê Efrîqa. هەروەها ڕۆژائینێ وەزیرێ دەرڤەیە ئەمریکا جۆن کێری ji دیپلۆماسیên ku li Washington جî girtibûn re got divê civata navnetewî bi hev re kar bike ji bo çareserkirina astengiya Ebola. بۆ چارەسەرکردنا vê qeyranê pêdiviye em hemû şarezaiya li dev hemû aliyan bicemînin şanên xwe li hev bînin. Ne welata ku ne komeleka welata divê pirsê bi xwe çareser biketin. û ji ber vê çendê tiviya bersiveka cîhaniya êgertî hebitin û hemû destpêk vebin û ev riyabtinê ye da vê pirsê bi dimahîk bînin. کێری گوت tenê sêyek ji milyarek dolarên ku netewên yekbûyî dibêje ew pêwîstin ji bo Ebola hatibûn berhevkirin. Wî hişdarî da ku alîkarîn bêhtir bi lez negihin wê Ebola wekû pûçbûna zarokan polyo bibe astengiyeke cîhanî. Di heman demê de Nina Pham yek ji her du berdestiyên Texasa Dallas ku vayrus vegirtin piştî dermankirina nexweşekî Ebola di rengî pênjşemê hatibû guhestin bo peymangeha niştimaniya sağlemiyê derveyî Washington. Roja'înê birêvebirê peymangeha niştimaniya sağlemiyê Dr. Anthony Fauci raportên dawî li ser rewşa wê dan. Ez dikarim bêjme te ew ê geşteka dûr hebû, geşteka zor zehmet bû, me alîkariya wê kir. Ew rapêçiya bû û wekû xîvetekê bi ser hat bû danan. Ev ew tişteye bû parastina xelkê di nav ambulansa da û nûjdarek digel da bû. Bi cilûberg û keristên parastinê da ji ambulansê derbikin. Min got ew di rewşeka baş e, lê nîşanên nexweşiyê lê hebûn û moraleka baş hebû. Ew keseka jîr ew hişyar e, dizanit bi duristî çi çêl bitin. Bi rastî keseka aza ye. Fauci got rewşa Pham xerabtir nebûye ji dema ku ji Dallas derketî de. Rewşa wê wekû baş hate binavkirin. Lê wî roja'înê şîrove nekir çima ew tenê baş e. Salih Demîcer, Dengê Amerîka. جا بهێویا هەندێک نەکو تەماشەوانên me ji vê nexweşî û tevaya nexweşiya rizgar bin û bi selamet bin balmekî te gotî jî ev mesele bûye meselek siyasî yan biketiya kampêna hilbijartinên هەڵبژاردنەوە ینی بەتایبەتی کەسە لە سەرانسەری ژیانە دەخیل زیاتر لە 4500 کەس بەهۆی ئەم نەخۆشیەوە مردوون و نزیکەی 9200 کەسیش هەتا ئێستا ئەوانەی کە تۆمار کراون
ئەم نەخۆشییان هەیە و ئەلبەت هەتا ئێستا بڵین یەکلایی بوو بێتەوە کە چارەسەری تەندروستیان بۆ دەکرێت یا بۆیان ناکرێت نەبووە هەتا ئێستا یعنی ئەتوانین وای دابنین وەکو لێرە لە میدیای ئەمریکاشدا باسی دەکا ئەم زیاتر لە 9200 کەسە یان نزیکەی 9200 کەسەش ینی لە بەردەم مەترسی مردنان هێشتا ئاشکرانیە لەم نەخۆشیە ڕزگاریان دەبێیاننا ترسامەزنی شەر ئەوەکو بەڵاوبوو ناوێ بەگرتنا وێژی گەلک پسانەیە ji hatun û çonê têkiliya bi taybet jî ji welatên Efrîka ku xelika dika gelek xeterî ئەگەر کاک دەخلیانی هەفتەی ڕابردوێمە باسمان لەوە کرد کە لە فڕۆکەخانەکانی ئەمریکادا و بە تایبەتی لە فڕۆکەخانەی JF کەنەدی دەستی پێکردووە پشکنینە تەندروستیەکان بۆ ناو ئەمریکا ئێستا بێژگە لە فڕۆکەخانەکان تەنانەت ئەگەر بە ئۆتۆمبیلیش لە وڵاتێکی ترەوە بیتە ئەمریکا و بە تایبەتی لە باشووری ئەمریکاوە پشکنینی تەندروستی هەروەها کەشتیەکانیش. باڵێ ئەم بچین ناکۆکی و شەڕن شیعە و سنیان لە عێراقی ڕێخستیا لێخۆشبوونا نێفنێتەوەی ئەمنستی ئینتەرناشنال دەبێژە ملیتانên شیعە li Iraqê sivîl û medeniyên Sunî derevînin eşkence didin û wana dikujin. Raporta vê rêxistiya mafê mirovan ya bingehêwê li Londonê dibêjitin hêrîşên şîayan tolestandina kiryarên hovaneyên militanên Dewlet İslamiyê ne li Bakur û navenda Iraqê. Şareza hojdariyê didin ji pêleka nuh ya tundutîjiyan li vî welatî. Hevkar Balin Salih digel Leyth Kubba axiftiya û ew birêveberê pişka Rojhilata Navîn û Bakûra Efrîkaya lê binyadê endowment ji bo demokrasiyê û ev raport amade kiriye. بە درێژایی مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق کێشە و ناکۆکی ئاینزایی لەم وڵاتە فرەنەژاد و فرەئین و ئاینزاییەدا هەبووە. بەڵام لە پاش ساڵی 2023 و پرۆسەی ئازادکردنی عێراق ئەم ئاڵۆزیانە دەبنە قەیرانێکی خوێناوی لە نێوان شیعەکان و سوننەکاندا. قەیرانێک دەگاتە ئەو ئاستەی وەک چاودێر دەڵێن ئایندەی وڵاتەکە دەخاتە مەترسیەوە و وهای کردووە ڕۆشناییەکیش لەو سەری تونێلەکە بەدی نەکرێ. تەمەنی کێشەی ئاینزایی لە جیهانی ئیسلامیدا نزیکەی 1500 ساڵە و هەندێک لە شیکەرەوە دەڵێن دۆسەی ئەو خوێنەی ئەو کاتە ڕژاوە دەخوازرێ لە ئێستادا یەکلایی بکرێتەوە. بەڵام دکتۆر لەیث کوبە لە نێوەندی ناشنال ئەنداومنت فۆر دموکراسی دەڵێت با ئەو کێشانەی عێراق لە گرفتی ئاینزاییدا کۆنەکرێنەوە ئەو ساش ئەم کێشانە لە پێناو دەسەڵاتدا هێنراونەتە ئاراوە و ئاینی تیادا بەکارهێنراوە. خدنەوەی جیاواز هەن بە درێژایی مێژوو خەڵک لەسەر شتی جۆرا و جۆر کەوتونەتە شەڕەوە لەسەر ناوچەیەک لەسەر دەسەڵاتە بۆ سەپاندنی کاریگەریەکانە هەرچێکیشیان بێت دەیخەنە خزمەت شەڕەکانیان ئاین نەتەوە هەرچێکیان بێت بەکاری دەهێنن لە عێراق ئاین بەکارهێنراوە بۆ ڕەوایدان بە شەڕەکە. دکتۆر لەیث کوبە کە پێشتر دەمڕاستی حکوومەتی عێراق بووە دەشڵێت لەگەڵ هەموو باسکردنێکی ڕەوشی عێراقدا ناکرێ باس لە ڕۆڵی وڵاتانی دراوسێ نەکرێت. شەڕێکی گەورە هەیە لە نێوان ئێران و عەرەبستانی سعودیدا دوو زیلهێز دەیانەوێت باڵ بکێشن بەسەر ناوچەکەدا و هەردوو وڵاتیش ئاین بەکاردەهێنن بەڵام شەڕەکەیان بۆ دەسەڵات و سەپاندنی هەژمونە لە ناوچەکەدا. بەڵام ئایا ئەوانەی ئێستا لە عێراقدا شەڕ دەکەن کێن؟ ئایا هەر عێراقیەکان خۆیان نین؟ دکتۆر لەیث دەڵێ بەڵێ عێراقین بەڵام لە ئاین تێنەگەیشتون. ئەوانەی شەڕ دەکەن هیچ شتێک لەبارەی ئاینەوە نازانن گەر لێیان بپرسید دوو ئاەتی قورئان یان دوو فەرمودەم پێ بڵێ نایزانن بەڵام ئامادەن دەست بدەنە چەک و یەک بکوژن. میلیشە شیعەکانی لەشکری مادی لە مانگی ڕابردوودا لە نزیک شاری تکریتەوە شەڕی دژی جەنگاوەرانی دەوڵەتی ئیسلامیان دەکرد. میلیشە شیعەکان شانبەشانی هێزەکانی کورد و لەشکری عێراق ڕۆڵی پێشەنگیان هەبووە لە پاشەکشەپێکردنی هێرشەکانی دەوڵەتی ئیسلامی. بەڵام ئەمنستی ئینتەرناشنال لە راپۆرتەکەیدا ئەم میلیشیانە بەڕپاندن و ئەشکەنجەدان و کوشتنی خەڵکی سیڤیلی سوننە گوناهبار دەکا. دۆناتێلا ڕۆڤێرا گەورە ڕاوێژکاری بەشی چارەسەرکردنی قەیرانەکانە لە ئەمنستی ئینتەرناشنال. بە ئامانجکردنی سوننەکان پێدەچێت بۆ تۆڵەکردنەوە بێت لەو تاوانانەی دەوڵەتی ئیسلامی کردوونی. شیعەکان سوننەکان بە پشتیوانکاری دەوڵەتی ئیسلامی دادەنێن. دکتۆر لەیث کوبە نوکۆڵی ناکا لەوەی لە عێراق کێشەیەک هەیە پێی دەگوترێت کێشەی چەکدارەکان.
کێشە ڕاستەقینەکە لەوەدایە میلیشیای چەکدارت هەیە هیچ دیسپلینێکیان نییە مەشقوڕاهێنانێکی بابەتیانیان پێ نەکراوە گوێ بە بڕیارەکانی سەرکردایەتیان نادەن سەر بەخۆیانە کار دەکەن تەنانەت ئەو شەڕی لەگەڵ داعشدا دەیکەن با ڕێگەی خۆیانە نەک ڕێگەیەکی لەشکری ئەوەی دەیکەن دەچێتە خانەی پێشێلکاریەکانەوە ئەوەی کە هەڵەیە هەبوونی میلیشیاکانە. ئەمنستی ئینتەرناشنال دەڵێت میلیشە شیعەکان دەیان خەڵکی سیڤیلی سونەیان کوشتووە لە شارەکانی بەغدا و سامەڕا و کەرکووک سەدان قوربانی دۆزراونەتەوە دەستیان لە پشتەوە بەستراوەتەوە و شوێنی گولە بە پشتی سەریانەوەیە. خانم ڕۆبێرا دەڵێ میلیشە شیعەکان زۆر بەهێزتر بوون لە وەتای پێشڕەویەکانی مانگی شەشی دەوڵەتی ئیسلامیەوە. دەسەڵاتداران هەر هیچیان نەکردووە و ڕێک بە پێچەوانەوە بە پاشەکشە لە باکووری عێراق ڕوبەڕووی ڕەوشەکە بوونەوە. ئەگەر شتێکیشان کردبێت ئەوە هەرهاندانی میلیشە شیعەکان بووە تا چەک هەڵبگرن و شەڕی داعش بکەن. دکتۆر لەیث هاوڕایە و دەڵێت بێگومان ئەوە هەڵەیەکی گەورەیە تەنانەت ئەگەر حکوومەتیش کردبێتی. لە ئەزمموی زۆر وڵاتەوە فێر دەبین کاتێک ڕێگە بە میلیشیاکان دەدرێت تەنانەت گەر بۆ پشتیوانی حکوومەتیش بێت زیانێکی زۆر دەدەیت دەبێت چەک لە ژێر کۆنتترۆلی حکوومەتدا بێت ئەگەر نا ئەوایانی بەدەست خۆمان ئاژاوە و شەڕ دەهێنین و پێشێلکاری دەکەین. حیدەر العەبادی سەرک وەزیری عێراق پەیمانی چارەسەرکردنی قەیرانی ئاینزایی عێراقی داوە. زۆرێک لە شیکەرەوە لۆمەی نورین مالکی سەرک وەزیری پێشووی وڵاتەکە دەکەن بۆ پشێوی و ئاڵۆزیەکانی نێوان شیعەکان و سوننەکان. نەتەوە یەکگرتوەکان وهای مەزەندە کردووە تەنها لە مانگی نوێی ڕابردوودا زیاتر لە 1000 کەس بەهۆی توندوتیژی ئاینزاییەکانەوە کوژراون. دۆناتێلا ڕۆبێرا دەڵێت درڕندایەتەکانی دەوڵەتی ئیسلامی و هێرشەکانی تۆڵەسەندنەوەی شیعەکان ڕەوشێکی ترسناکی لە عێراقدا هێناوەتە ئاراوە. ئاستێکی توندوتیژی ئاینزایی لە عێراقدا دەبیندرێت کە لەوەتای ساڵانی 2006 و 2007ەوە نەبینراوە. لە ساڵانی یاخیبوونی ئاینزایی لە عێراقدا کەسایەتی ئاینیەکان ڕۆڵیان هەبوو لە کۆنتترۆلکردنی ئاژاوەکاندا وەک ئەفزەڵ ئەشرەف لە نێوەندی ڕۆیاڵ یونایتد سەرویس باسی دەکات. هۆکاری سەرەکی کۆنتترۆلکردنی یاخیبوون بە پلەی یەکەم ئایەتوڵا سیستانی بوو. بڕیاریدا کە لە بەرژەوەندی شیعەکان و عێراقیشە یاخیبوون نەبێت و پرۆسەی هەڵبژاردننیشی بەرز ڕاگرت تا پێی بگەنە دەسەڵات. شیکەرەوە دەڵێن دەوڵەتی ئیسلامی گەورەترین هەڕەشەی هەنووکەیە بۆ سەقامگیری عێراق و ناوچەکەش هاوکات قەیرانی ئاینزایی ئایندەی عێراق دەخاتە مەترسیەوە. دکتۆر لەیث کوبە لە نێوەندی ناشنال ئەنداومنت فۆر دموکراسی دەڵێت باشترین ڕێگە بۆ نەهێشتنی دیاردەنە خوازراوەکان بەهێزکردنی دەوڵەتی عێراقە. سپاس بەڵێن دەست خۆش بۆ ڕاپۆرتی و بیر و بۆچوونین جودا جودا هەفسەنگیەک هادروستکردن دنێوەرە باوەرین سنیە باوەرین شیعەیاندا ڕوانی نەجیاوازەکانی تریش گۆڕا ڕێخستیە ئەمنستی ئینتەرناشنال راپۆرتاوەیەک و ساڵانە دەرتێختن و ئەفژی لەسەر مەسەلا شەڕێ شیعە و سنیانە بەستە خۆش ئەمێ هەرنا بهن ڤەدانێکی و دیسان ڤەگەڕین جەموە. بخێر هاتن تەماشاکردنا بەرنامە کورد کۆنەکشن ji Washington dengê Amerîka û helwesa kanalê NRT. Komandarên leşkerê Amerîkî li Rojhilata Navîn dibêje kampêna li dijî milîtanên Dewlet Îslamiye li Iraqê û Sûriya karîgeriya PTV heye lê wê demek dirêj vekêşe. Hevdemê tundûtîjiyên welatî li Iraqê û şerê Daeş endamên Perlemanê Iraqê her du kandîdên postên Wezaretên Navxwe û Berrevaniyê pesend dikin. Hikûmeta Nîjerya radigihîne ku milîtanên komala Boko Haram razî bûne li ser agirbestî û herwesa azadkirina xanimên wan li meha Nîsanê revandîn. Karbidestên rêxistiya saxlemiya cîhanê WHO dibêjin jimara nexweşin bi Îbola mirîn geştiye 4555 û jimara vegiran jî bitira ji 9200. Silavên dubare wêneyên gelek diltezên diyar dikin ka çawa qurbaniyên şerê Sûrî hatine eşkencedan ew li muzexana bîreweriya Holocaust li Washington hatine danîn. Muzexane dibêje ew çend wênene ji nav hezaran hatine revandin yan hatine eşkerekirin ji aliyê efserekî berê yê Sûrî. Taybetmendên muzexanî dîsan dibêjin ew wêne belgeyên eşkere ne ku rejêma Esed karên hovane li dijî gelê xwe encam dane. Maf raport ji muzexana Holocaust dêre li Washington heye. Wêneyên zor bi tirs lawaziya termên nêfrîs
و نیشان اشکنجدان و ترم رش و شین و برین و سلطاندن تیدا خویا دکن. موزخانه هولوکوست امریکا دبیجد. اوه نمونکا بچوکه یا 55,000 وینا کو جلای پولیس لشکر سوریا لناوبرا سال 2011 حتی سال 2013 هاتی نورگرتن. و تیدا قربانیان اشکنجدانا لسر دست حکومت سوریه یا سروک بشار الاسد دیار دکتن. دوینا دا ترمین نزیک 1100 مدنیان تیدا هنه و باوری هیا لگرتی خانن حکومت سوریه دا هات بنا کشتن. وینگره که لشکر سوریه افوینا را دستی موزخانه کرن جدابوی لشکر سوریه خوب ناو قیصر ناساند. اوی وینا بن نپنی لسر آمریکا دیجیتال کو خطریه کامزن جه سوریه در کرن. لگور موزخانه شارزاین و کلین پزیشکی و قانونان افنتبی باوری دانوینا و بوان آشکرابو گوتنن سرباز جدابوی لشکر سوریه جه باوریانه و اوفیسا و کلین فدرال FBI و کلین لسروینا دکه. کامران هاتسن ریوبر ریبازا ناوندا موزخانه بو ریگرتن لجینوسایدا دبیجتن. دماوی وینه انکالو پیر جنو زاروک دیتن وی نما دکاری داخوانی انفرمیان رژیم اسد قبول بکره. تاوی مترسیا مزن لسروی وی پرترجی 55,000 وینه درخستن و جیهان تاو ببینه لسوریه چه دقومه. حکومت سوریه دبیجت او وینه نلجه باوریانه و ها پیدچت مرین میدان شریبن. دما امرو بزلالی دبینه که او کس چوا ضعیف بونه مروف دیگه که او تشت لعنی شهر نقومی. هاتسن دبیجتن موزخانه پیگیری هیا جهان لسر تاوان دجی مروانیه هایدار بکد و هیویدارین اف پیشنگه و آلی کار ببو پشراس کرنا که هفرکیا سوریا و خلکه و نهات یجبیر کرن. هفبندية شر داعش ده هفبندي ده اللي تشكريار نكرنا لديجي ميليتان داعش لباجار كوباني كو نها كرد شركي قال قرم الوادي ديكن ورابور جي هنا لسر بيش كاترين باش كو ميليتان كردان بدزفه إنانا ميفاني من إيرو الاستوديو بريس كاني غلام بريفاري توري پیوندین زانیارین امریکیان کرد گلک بخیراتی که کانی بری ام بچین وی بحثی کو ام ما تو دخواست کردی ام وی بحثی بکن مثلا ترکیه و مثلا شر داعش و کردان ما رابور دي سوريا تدي رابورتك او ترمين كود جي اشكنجان داني لسروانات ديار بونو هاتبون كشتونو بهزاران كسم يعني وين نو اشكر بونا تشي تيمين لسروي هبو والله قلتن اساد بخ يعني نبني هويدا بيجن اساد ايش قال اخو كريا كيمياء باران ل اساد جواز بدم سكناندن او جواز ناخذم حكومه امريكا ايشين بكان انا اگر نامه نو هنا يجي رسم نو هنا نظام ل بیا مثلا کی کرنه مثلا کی بردام نوتنيالي نو اللي هلاكوس هاتي ندانين تزاني هلاكوس جي مزخانه تايبته بقركرنو جنوسايدا جهويان ايجاد ديار الجهه دانوان ويناد لي ديار بكنج بو ديار كرناكو او خلق يعني كشناوي خلقي جنوسايدا كان ديسان بري ام بچنا وي بحسيجي بابا تقدين هال امريكا ديسان هاتي ازراندم تايبجي رنگ تركيا بي نرحد با اوجي دانانا معفوره كي يعني تزانيا و يا دبجدي بنافي ارمينيان اورفن راك كو لصالين بشتي شري يعني بشتي جنوسايد ارمنيان لصالين 1920 هاتيو تشيكرين نيزيكي بدهان خانمين يعني 400 كتشين سيوي ين شري دجي ارمنيان يعني جي كنا ارمنيان بدست او محفور تشيكر بنو دابون دياري بو كوشكاس بيدامك يعني شان صالن لانها بريار هاتي دانان كوي جارك دي داين با تبوينا تشبيجي ويتشي يعني تركيا ويتشي برسبي جوينا نبدل تركيا يعني انا يا بيرينا كيفن بعدك نابينا 1915 و 1923
صدی و هشته و دو گله ارمنیا هات قرکرن به نزدیک 150,000 سوی لهاتن امریکایی اینکی چون لبنان اینکی چون سوریه ایکول لبنان بون و لسوریه بون بی خالیه چه کرنه و شیانتن کشکاس بی سپاسیا سروک ویلسون بکن بارتكم لدمي كلفن كولج سلوك وقتي هاتي ديالك الجويرة لنهات الندان نهات يدانان كان جارهات يدانان جارك دي هلانينا نها ويا بحث بله اوكي حكومات تركيا انا في اجا فيا بدانان ملت برسبكا كي تشكر شما تشكر مثلا ارمنيا بزمان طيب اجي بدستي وكي مقولتي 400 كيتشن سيوي ارمنيان هاتي تشكرين كاني مدوی هندک زانیارن سروی بیجم اگر وی ندی دیار بتن و افکار دیسان دیار بکن وی وی معفوری یان خالیچه کجا گلک جدی بیجنی به هجده مهان دا او هاتی چیترین وان 400 هجده مهان او درست کریا پحنیاوی هجده فیتن و دریجاوی یان دریجاوی هجده فیتن پحنیاوی 12 فیتن و دیاره لسال 1926 هاتیا دانان سپاس كاني ام بحثي تركيا بكونوا شر داعش نهاتي كرن لكوباني تركيا هفبنديا امريكا دي بيجا وريبدا يعني بجدار بالي هبانها ناكا شما نبدل تركيا يعني ناخذ كرد بكيفن سركف و دبيجا بداف از دجي داعشم اوجي بالزور يعني تخواست چه برا ببد ها زده نیاری اسد ها زده نخوازه اسد شامه بسکنه بمینه مخالفت کی مسلمان یعنی بسری و انویژن دولت کی مسلمان لسوریه چه به و گوداریا اردوغان بکه و دو اردوغان هره فيها خستو که اردوغان بو لی انا امریکا دخوازه داعش تنبکه انا في از شر بکم اوباما بخود ویجه اوی وقتی میجی در باس ببه سروکه کی نو به بلکی اوجی دوام بکه لی ترکیه بخود یعنی نقف کی دایه نزانه چه بکه زانی بله باشا تركيا قال لك لا يعني ديجي وسط ديادكن كوبايا ديك وهزين كرديين تشكدارن لسر اردي شري كومال داعش ديكن شري اسلامي عندكن تيروسي الاسلامي ديكن لور دبيجن كو افكاريا اسد ديكن يعني دوستين اسد لوما ترك يعني حكومه اردوغان نفين افكاري بورا بكن والله سروكي پیده به خود ویژه ام ندوسته اسادن دوی وقت اساد و اردوغان استانبول دونر دخوارن ام لزندان سوریه دا مکوتان دخوار نابینا کردا و حکومت اساد لشامی نفر باش بیه انا وقت اساد که تنگاسی جدف جزیره برده دفجه کوبانه برده دفجه افرینه برده کرد به خود خوازن خود بفارزن نیار پرن یعنی نیار احتیاجات کرده به نیارات تونه نخوازن ریشه اساد بکن یا جی نیاری اساد بکن دویژن ام خود خوازن خود بپارزن دیتنم دا سیاست کی باش بود لی نیار پرن حکومت ترکیه جی دویژه ایلا دجی اساد شر بکه او جی نخوازن اماتنا بی نقوه بله راستی جی يعني كشك قالك آلوزة قالك جي دبيجن كو تركيا بلكي دي روشة قالك هستيار دايا بركو كيشن هريمي قالكن تركيا ولاتي ناتو يا تركيا هزا لشكرية تشافي خلكير ليا دبي بشيوي كي رفتاري بكو بالانسي بيلا بالانس درس با جراحي كي دي كردو شيكروا قالك بحث دي كند مثلا كردا مثلا بيكيكيو مثلا بهزبونا كردا وكي تقولتي إجا تركيا بيتشاوا كاربا خوش في جوي تنگاسي درخا تركيا دخوازه كرد برا بندست بن اگر باشيتي هبجي براشيتيا يكيكي وسمزنه و يكيكي بچوكه يكيكي وك براي مزن و براي بچوك يجي خالق و خوارزاكي تركيا مثلا كي وصد بينا يعني بيجا كرد اگر ما في وان بدمجي ما في زمان ما في انفيجن نویسین او مکتب فبن او جی برا بدلی مبع و قافي مازنجي نافت يعني تيجي هم كل بنا قبولناكن كل هذا هالخبات ديك يعني حتى بلينا هاجي مثلا بيكيكي بلكي قالك جاري وكنت بيجي هالرشا وقفل تركيا كنا كو اوي شراجي بكنا غير مثلا كوباني
عالیکار نەبن یان نەبن باشە چاوە پەیەدی دیکارە وەساوی شەڕی بکەوە شەڕی دژوار بکە شەڕی کۆمەڵەکە گەلک بەهێزدا چەکی بەهێز هەیە و خەڵکتین خۆشوانڕە دەنکوشتن کوبانی لە باژێڕێکیدا و تورکیاژی ڕێلوانگرتیە دیارە شتێک هەیە دیارە دزیڤە هەنێک چەک دگەهن وان ئالیکاری دگەهن پەیەدی و شەڕڤانی کورد ئەگەر چاوە بکارە بن بدۆمین وی شەڕی ئاهینکی هەنە دەبێژن سەدی سی شەروانên PKK ji Kurdistana Sûriye bûn. Nav 30 salî vî şer dewam kiriye. Di sala şer tune 10 sala Öcalan piştî Öcalan 14 sala piştî Öcalan hat girtin şer hinek kêm bû. Vana li çiyayê Kurdistanê şer hîn bûn. Ana eger berxwe didin ew tecrübe tê axaftin. û Erdogan jî gotiye ew ê rê bidin ez barkim dû bû gotiye em ê rê bidin xelkê Sûrî her teşer eger xelkê Sûrî be heta na gotiye ku penahende bûne dikarin werin Tirkiye derî vekiriye ew jî bi carna vedike carna ve nake lê Kurdên me dibêjin bira derî ve be bira silah bê û bira şerwanê PKK jî bijin muşît binar bên hundir halê hazir êku derin bi dizî derin êku derin bi şev derin êku derin bi sînorê qaçaxî derin û çek çawa em çawa kar ez yani çapemeniyê da ku dibêjin carna di sêroberê gotin çiçek jî kêm bûne ana dibêjin silah wek gulek giştine me çawa giştine wan ez bi xwe nizanim berxwe didin şerekî bi şev û bi roje sekinandin awî tune di roberê gotin sedî pêncî kobanê ketiye destê Daişê ana divên sedî sî destê wî de maye feqet Kurd heta sond xwarine ku em ê vî berxwedanê devam bikin. Baş gelek van rojat gelek nivîsînê te ez dibînim di malpera da di rojnamayên pitir bi îngilîzî tu dinivîsînî li ser mesela şerê Kurdan yanî rewşa Kurdan û vî şer û gel ser heldana vê bihêziya Daeş. Ez dixwazim tu Kurtiyekêş min re bêjî tu çi bawer dikî yani te çi dîtin heye ji bo rewşa herêmê. Berxwedana Kurda li Kobanê berdewam bike. Heta dilopa paşî heta Kurd bikar serpiyê xwe bisekine. Dîroka mezin da qîmeta wî ew çi be Kurd narabin, Kurd berxwe didin. Ji bo alî psîkolojî, alî siyasî ew ê tesîra wî gelek mezin be ser Kurda. Hinek Kurdê nivîskarê Kurda hene dibêjin Kobanê wek Helepce ye. Çawa Helepce em bêjin psîkolojiya Kurda birîndar kir. Yan jî bûye sembolek. Yani ha sembola berxwedana Kurdan di Kobanê de tê dîtin. Kobanê bûye navekî nêfneteweyî. Dinya hemû behs jê dike. Berxwedana Kurdan û eger Kurd bimînin û bikaribin xwelber van hêrîşên gelek tun bimînin ew jî wê sembolek be. Şikestina wan jî wê berova jî şikestinek mezin. Do berdevkê askeriya Amerîkayê Lloyd Austin mesela divê Kurd neraviyan. Va tiştekî xweş e. Yani meriv em bêjin li Mosulê eskerên Iraqê reviyan divê Kurd berxwedan mehkiye berxwe didin rokî nine yani em bêjin mintika Kobanê 400,000 însan hebû. Ana nêzîkî 13,000 mixabin jî piraniya wan jî penaber bûne û derbasî Tirkiye bûne. Kakanî Gulam birêveberê torê زانیاریین ئەمریکی کوردی لێرە لە واشنگتن ئەس گەلک سوپاسیەکەم ئەسیدام لە نزیکێمە لە واشنگتن ڕیا خۆشمە نەبڕی جاجە سەردانەمەکی سوپاس دەستخۆش بینەرین کورد کونەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن و کەناڵی NRT بهیڤینە کووە دەمەک بمفادی گەل بەرنامە ئیرۆ دەرباس کرد بە کورد کونەکشن لەسەر ماڵپەڕین دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا تێتەدیتن و هەروەسا لەسەر فەیسبووکێ و لەسەر تویتەرێژی گشتی بناوی کورد کونەکشن هەتا ڕۆژە سێشەمێ دەخیری شەمە و تەوایە ئستافێ بەرنامەی هیڤیا ساغی و سڵامەتیە ژوەڕا دەکەن شەو باش.